من ريان علي. بوی دوانزەی ئامادەییم جا لە شارێکی کوردی بەشداربووی چالاکردنەوەی مێشکیاتگە بۆ پۆلی دوانزەکان لە گروپی یەکەم. طبعا ئەگەر بچمەنە ئەو وەزعی کە من تیا بووم لە خلالی ئەم کورسەیە نازانم بەڕاستی داوای لێ بنەگە وەڵام بەڕاستی نازانم چی دەست پێ بکەم چکە شتەکان ئەوەنە زۆرن هەڵم داوە نییە عفوم کەن ئەگەر چانی بێتم یەک چارەگەشی باس بکەم تا ببورم چکە بەڕاستی لە ئاستی مادەبوونی ئێوە یانی ئێوە زۆر زۆر لە گەورەتر زۆر سپاس دەکەین بە کوردی ئینشاڵڵا زۆر سپاس دەکەین زانی زۆر پێ مەمنونی سپاس دەکەم ماسەجان ئەزانم ئێستا بەشداربوانشی کە لێرن ڕێکیانە بەستی ئەویان بکەم کە چۆن لەسەر منهەجی خۆم تطبیقم کرا ڕێک لەسەر خۆن نەکەم منش ڕاستەخۆ داخلیاوە بم چوە ئەم پولە بۆ من نەکەن هەلە سەر خۆن زۆر زۆر سودی بۆم هەبوو بەڕاستی بۆ هەموو ژیان زۆر زۆر بەسود بووە با ڕێک دەست پێکەم کاتی زیاتر نەکردن چکە خۆم کاتم زۆر زۆر پێویستە بەڵێ بەنسبەتی باسی سەرەتا باسی لەبەرکردن بکەم طبعا لە لەبەرکردنا ئەمن بەڕاستی زۆر زۆر خراپ بووم پێشتر پێش پولەکە لەبەرکردنم هیچیش باش نەبوو بە تایبەت لە بابەتە ئەدەبەکانی وەکو ئەدەبی عەرەبی ئەدەبی کوردی ئەدەبی ئینگلیزانی زۆر زۆر خراپم ئەمە خۆشم زیاد خۆم عەلمیم جا ناڵم لە لەبەرکردنا زۆر زۆر خراپ بوون هیچ حەزم پێ نەدەکرانی هیچ خۆشم بەسواری ئەو لەبەرکردنانەیە نەهات لەگەڵ ئەوەی کە زۆر زۆریشم هەوڵەدا بەڵام دوێک کە داخلی ئەم پولە بووم بەڕاستی زۆر زۆر گۆڕام يعني ئێستا لە لەبەرکردن هەر زۆر زۆر شتێکی خۆشە هەر وەک یاریکی لە هاتووە بۆ من ئەمە غیری لەبەرکردنی بینینی ئەی لە لەبەرکردنی بیستنی کە ئێستا بۆ ناگەر ئەوە ڕێزانی کە لێرەش ئامادەن ئاپسکاریان لێ بکەم پێیان بڵێم من شتانێکتان بۆ خوێنەوە ئێوە پێویستە تەنها بۆیە لەبەری بکەن من چەندین جارش بتانە خوێنەوە تەنها لەبەری بکەن بڕۆم کە پێوەستا ینی ئەگەر بڵێ بەشێکی هەر زۆریان متمانەیە بە لەبەرکردنەکان نابێتە بەتەنها لە کاتێکە ئێمە لەوتی لەدایک بووین هەر ئیش بەستەمە یەکێن ئەمە ئەگەرتە هۆکارەکەی بووە کە بەکارمان هێناسەوەەکە تەنها شتمان ببینینەکەمان بەستێت بەڵام کە تۆ ڕاهێنانی لەسەرەکەی بەڕاستی شتێکی زۆر زۆر عجیبە یعنی کە ئەبینی ئەو شتانەی کە دەردەبڕدرێن بە بیستنی لەبەریان ئەەکەی شتێکی زۆر زۆر خۆشە وەکو دلیل لە بۆ سەر قسەکانیشم بەنسبەتی لەبەرکردنی بیستنی ئەگەر من خۆم لەسەر قورئان ڕاستی تەمرینم ئەکرد بەڕاستی پڕ لە بەرەکەت زۆر زۆر نازدار بۆ ژیانی خۆشت لا قورئانی پرستەرتا کە دەستم کرد بە لەبەرکردنی بیستنی بڕاستی لە دقیق دقیقا لە ساعتی زیاترم پێ سا لاپەرێکی قورئانم لەبەر بەڵام ئێستا لە کۆتایی ڕاهێنانەکانمە گەشتمەتە ئەو پەڕی 8 دقیقیان کەمتریش ئەمە لە کاتێکا دەمێکی ڕاهێنان لەسەر قورئانی پیرۆز نەکرا وەڵام ئەگەر باسی منهەج شتەکانیشم بکەم بابەتە بۆ منە ئەحیایە فیزیایە کیمیایە ئەو بابەتانە دانیشم بۆی لە یوتیوب جا چۆنش مامۆستا یەک جار لێ ئەدەم و ئەیشەکەم بە 2x یعنی بە 2x دانیشم پێی لێ ڕاگرم بەڕاستی مە سەرەتا یعنی کە دەستم فکر بوو من هەر خەیاڵێک بوو تەنها لەو قسەکردنەکانیشیان پێ ناگەشتم نەک تەنها دانیشم لەگەڵیان لەبەریکەوە وەڵام ئێستا بەڕاستی زۆر زۆر بۆ من شتێکی خۆشە کە دانیشم لە یوتیوب ئەگەر بخوێنم ئەیکەم بە 2x توجە لە مامۆستاکان ڕاگرم و لە مەزوعەکەش بە تەواوەتی تێگەم کە ئەگەڕم وەستەر مەزم کتێبەکانش تەنها بۆ مراجعەکردنەوەیەکە ئەمە بۆ بیستنەکە کاتژمە پۆلی شۆ دانیشم بەڵام کاتژمە پۆلی شۆ دانیشم مامۆستا شەرحەکە ئەمە هیچ ئەگەر زانای پێشنش مەستە مەزوعەکەی نەبێ بۆ بابەتە ئەحیاییەکانە دانیشتن لە پۆل مامۆستا بابەتەکان باسەکە ڕاستەخۆ لەگەڵی تێگەم بەڕاستی شتێکی زۆر زۆر خۆشە شتێکی زۆر زۆر تایبەتە کە تۆ هیچت نەخوێندەوە بەسەری زانیاری پێشنێت لە توێنێ ئەساسی بابەتەکە نەدیوە مامۆستا بۆتی باسەکە تۆ ڕاستەخۆ لەگەڵی تێگەی کاچی تۆ ماڵش تەنها مراجعەیەکی لەسەرەکەی بەڕاستی شتێکی زۆر زۆر خۆشە بەنسبەتی ئەو بینینیش لەسەر قورئانی پیرۆز بە هەمان شێوە کە بەڕاستی بەرەکەتە هەرچەند بڵێ بەرەکەتە هەر ناتوانێت ئەو بکەیت بۆ کە سەرەتا تەمان لە پێشەوەی دەستێکمان کرا پێشی داخلی ئەو بین پێشی داخلی کۆرسەکە بین لە دەستە ساعتیە بەڕاستی لە 3 ساعتە تەنها توانین 3 لاپەڕ لەبەرکەم واتە بۆ هەر لاپەڕێک ساعتێکم دانابوو لە کاتێکە ئیتقانی لەبەرەکەم زۆر زۆر باش نەبوو بەڵام ئێستا دوای چەندین و ڕاهێنانێکی زۆر سپاس بۆ خۆی گەورە گەشتمەتە 2 دقە يعني 2 دقة چەند چرتێک جار 3 دقەش کەمتر لە لەبەرکردنی لاپەڕێک لە قورئانی پیرۆز لە کاتێکا من هیچ لەبەرم نەکردانی زۆر زۆر خۆشە لەگەڵ بەژماری ئاەتەکانیشەوە و بە ئیتقانێکی باشتریشەوە سپاس بۆ خۆی گەورە ئەو بەنسبەتی لەبەرکردن الحەمدولله سپاس بۆ خۆی گەورە جا بەنسبەتی ئەو خێرابینینە زۆر زۆر نازدارە کە نەک تەنها زۆر زۆر بەسوود بوو بۆ من لە ڕووی خوێندنە بەڕاستی یەک شتێکی زۆر گەورەی بۆ من گۆڕی شتێک کە بەڕاستی کێشە بوو بۆ من ئەمن خۆم ڕاستی چاوم زایفە و تا داهاتش زیاتر زایفترە بوو لە 2 ساڵ پێش ئێستا دەستی پێ کرد
وسای کۆشتیشم بەکارە هێنا ئێستاش کەم بەکاری لەم بەڵام بێ ئەم تمرینی خێرابینی ینی خۆشم بڕوا ناکەم تا ئێستا هەر خۆشم تا ئێستاش لە شۆکەم کە خێرابینی نوشتەکانم زۆر ئەکرد پێشتر نەمەتوانی بەبێت چاوی کە ڕاهێنانی خێرابینی لەگە بکەم بەڵام ئێستا بەبێت چاویکایەکەم و هەمان نەتیجە خۆش بەپەگوێرە و چاویشم زۆر الحەمدولیلا هەست بە گۆڕانەکەم یعنی وەکو جاران نیم کە بۆنە لە دوم ڕزیان سێم بسی ڕەحەدا بنیشم و سەیری مامۆستاکە بکەم ینی سەبوورەکە نەبینە بەڵام ئێستا بەڕاستی شتێکە زۆر گۆڕەوە دانیشم تەنانەت لە دوای داوش بێت ئەمن بە سەحەتی خۆم چاڵی مسەیترە و مەسەرەوە شتەکانیش زۆر باشە بین بەڕاستی زۆر تایبەتانسەکەی جا بەنسبەتی پێم خۆشە باسی نەتیجەی خێرابینی نەکەم بکەم پێشتر بەس ئەڵێن زۆر خێرا قسەکەی ئەڵێ ئێکس دوو نازانم بەش دەربەکان زۆر خێرا داهێ لە بنەکە ماستەگەن بەڕاستی سەبەتە کێشەیەک بوون ینی ئەوە ئێستا ئەسمەتر بە باسێکی خۆشش لەسەری بۆ خێرابینەکە یان دەبچمە سەر خێراخوێنەکە و سەباستی خێرابینەکە بکەم لە باستی خێراخوێنەوەکە تەوانەوەسا من هۆتێلێکی هاوسەرێ لە قسەکردنا خێراخوێنەی دەنگی بەڕاستی خێراخوێنەوەی دەنگی خێراخوێنەوەی دەنگی کردووە بەڵێ لە ڕاهێنانی خێراخوێنەی دەنگیا زۆر مەکرد نەک ئەوەی کە من قسەکردنشم خێراتر بە بەڕاستی زمانیشم زۆر لە پێشتر پاراوتر بووە نەک ئەستا خۆش مەستی پێێتم ئەوانە بەکو دووربەرەکەشم هەست پێکەن زۆر جارشتالیقم لێوەشەنا من ئەڵێن ینی چ هێواشتر بەڵێ بەنسبەتی خێراخوێنەکە بەڕاستی هەروەکوتم ینی بۆ قسەکردن متمانێکی زۆر جیازت پێ بەخشە ینی وەکو نێسان پێشتر خاوتر قسڵم ئەکرد یاخۆ لە کاتی قسەکردنا هەڵی زۆرم ئەکرد یان شتانم نەمەتوانی لە کاتێکە هەزردانیشم باش بووە توانێ و شەکاریشم باش بووە بەڵام نەمتوانێت بە خێرایی دەرببڕم بەڵام الحەمدولله زۆر خۆشەکە بە ئاسانی بە ئیسراحەت بە متمانێکی زۆرتوانی هەر شتێکت بێت دەری ببڕیت بەنسبەتی ئەوە خێراخوێنەوەکە بۆیە هەموو ڤیدیۆشم کرێ بە دوو ئێکسیان ڤۆیسەکان بەڕاستی هەموو دێ ناگەم کاتەکان بەسەر ببم یان درێژی بکەمەوە بۆی کە دوو ئێکس نەبێت ئێستا تێگەم کە پێشترم چنە کاتم بەفیرۆدا لە ڤیدیۆی یوتیوبەکان یان ڤۆیسەکان یان هەر شتێکی تری لەبارەتە بەنسبەتی خێراخوێنەی بێ دەنگ خێراخوێنەوە بە تێگەشتن فاست ریدینگ ڕاستی ئەوە نازانم چۆن باس بکەم چونکە ئەوە سوودم لێ بینیوە بۆ نمونە ئەگەر هەروەکو دلیلێکیش بهێنمەوە ئەمن کتێب دانێ نزمە ڕێیان خان ئەگەر یەک تۆز دەنگ بەرزکەیتەوە نازم هەر لای منە بەچاو نامۆستاگیان ئەکۆن خۆش بەنسبەتی شانی نامۆستاجان بەنسبەتی خێراخوێنەی تێگەشتن من بۆ کتێبخۆنەوە حەزم زۆر بە کتێبخۆنەوە بەڵام پێشتر خاڵبم لە کتێبخۆنەوە ئەمەش وای لەم کردبوو کە دایمەن هەوڵدەم ژنگێکی تایبەتی بۆ بڕاستێنم کە ئەمەش بەڕاستی زۆر جار بەدەست نەهات ئەی نەتوانی زۆر جاران ببوونی کۆمەڵە مژۆڵەتیان کاروبار بتوانانی بەسەحەت بخوێنیتەوە بەڵام دەی خێراخوێنەوە بە تێگەشتنیانی ئێستا الحەمدولله زۆر خۆشە بوون ئەها سێ دقە بگرمەوە و ئێستا لە سێ دقەیە من 29 یان 28 یان 30 جار وایە 35 لاپەڕی کتێب ئەخوێنمەوە کتێب خوێندنەوە زۆر ینی بۆ یاریکردنێکی لە هاات چێژێکی تایبەت پێ بەخشە هەر کاتێک بتوێت کتێبەکەگیری بەدەستەوە ئەی خوێنیتەوە پێشتر کتێبێکم هەبوو لە حەوت بنەما پێکات بۆ ماسەجانجا ئەو حەوت بنەما ئەمن بە حەوت ڕۆژتەواوم کرد بەڕاستی کاتێکی زۆر بەرم پێچ لەگەڵێ بەڵام ئێستا کە ینی لە خلای خولەکێبێ ڕاهێنانکردن ئەو حەوت بنەمایان بە دقە تەواو کرد ینی ئەو حەوت بنەمای لە حەوت ڕۆژە گەیمدا بێتە دقە شتێکی زۆر جار ینی شتێکی زۆر شایستەی شکرانە هێنیش ساز بەخوای گەورە الحەمدولله ڕێیان خان دەستەکان خۆش بێ ئەمەوێت تۆ پۆلی دوانزەی ئێستا پۆلی دوانزەی تو خوێندنێکی زۆرتان هەیە و بە دڵنیای پێویستە بە خوێندنی زۆر هەبوو ئایا کەسێک بەشداری لەم خولە بکە کاتی زۆر لێ ئەبا یان کاتی بۆ ئەگەڕێتەوە یان چی بکە بەڕاستی پەیامی تۆ ئامۆژگاری تۆ بۆ هاوتەمەنەکانی خۆتیان ئەو پیشەکانی خۆت چییە؟ سارەکە زۆر جانەوە سەجان ئەمن پۆلی دوانزەم جا من باسیەوەش بکەم کە الحەمدولله پێشتر هەمیشە یەکەمی پۆلەکان تەنانەت پۆلی یانزەش بە یەکەمی قوتابخانەکەم بڕی بەڵام ئەم شتە پێویستی بە چی بوو پێویستی بە ماندووبوون و شۆنکردنێکی زۆر هەبوو یعنی کاتێکی زۆر ئەمکەن و ڕێکەکەی ماساوە دوتی ئەو سامتوانی ئەو دەرەجێ بێنە ئەو سامتوانی ئاها باش بوو لە دەرزەکانم بەس بەڕاستی ئەم پولە هۆکار بوو بەڕاستی هۆکار بوو بۆ کەمکردنەوەی کاتی خوێندن و باشترکردنی کوالەتی خوێندنەکەم ینی هەر منیش بە نیازی ئەوە بەشداریم کرد من زۆرم ئەخوێن و حەزیشم بە خوێندنە ڕاستی ئەمیز لە هاچۆڵی کەمترین کات زۆرترین زانیاری بەدەست بێنم ڕێک
ئەمە ئەو شتە بووکە من ئەویست ڕێک ئەمە ئەو فولە بووکە من پێویستم پێ بوو عنی سەر و زیادشم بەدەستێنا ساز بخوات لە خلالی فولای وات لێدێ بە کاتێکی کەمتر هەمان زانیاری بە کوالەتێکی باشتر بەدەستێنی سپاس بخوا سپاس بەخوای گەورە دەستەکان خۆش بێ خوار سەرکەوتوو بێ ژیانتان مێدوارم سعادی زۆر باشتان لێ کردوێ زۆر خۆشحاڵ بووین ڕێیان قسێک ماوە بیکە یان والله مامۆستاجان ئەمن زۆرم هەیە بەس لە کۆتاشت ئەبێ ئەماشتر بە مێژر سیستەم کەمە ڕاستی ئەگەر ڕاستی مێژر سیستەم سەرەکی بەڵێ بەڵێ سیستەمی مێژر سیستەم فەرمووی بەڵێ بنسبەتی مێژر سیستەم ئەو سیستەمە سەرەکی کە يعني نەک هەر تەنها بەشی لای ڕاستی مەشکی چۆ ئەوە ئەکات باش ئەکات بەخۆت ئەکات بەڕاستی شتێکە کە تەرکیز ئەفڕێنێ يعني من زۆر حەز بە لەبەرکردنی ژمارە خۆی بۆ لەبەرکردنی ژمارە مێژر سیستەم جابن ئەستودی کە زۆر لەم بینی و هەستی زۆری پێکەم باشترکردنی خیالکردن ینی خاڵکردن زۆر لەگەڵی باشتر بووە و لەبەرکردنی ژمارەش الحەمدولله ژمارەی زۆر بە کاتێکی کەم لەبەر ئەەکەم ئەو حەزیشم زۆر بە ژماری پایە کە ژمارەی نەگۆڕ و دوانە هاتووە و پەرتایی پێ نایە جا لەبەرکردنی بۆ تشتێکی زۆر خۆش ئەو هەروەکو ئەنیشتین شەڵانی سەرچاوی یاخود داهێنانەکان سەرچاو بنەسەکان ئەگەڕێتە بۆ خیالکردن هەر مەبستمەوە بوو کە مەژوو بۆ بکەم ئەو مێژە سیستەمە خۆ کارەوە میتوانێت خیالکردن و لەبەرکردنی ژمارەیەکی زۆر بێ ئەوە بێ ئەوەی بیرت بچێتەوە لە ڕێی گۆڕینی ئەو ژمارانە بۆ خیالکردن بۆ وێناکردن الحەمدولله دەستەکان خۆش بێخوا بێگومان سیستەمی سەرەکی ینی تەسیرە زۆر عەجیبێ لە مێشک و یادبێ و تەرکیز و سەرنج و وێناکردن و لای ڕاست و چەپ دەستچای تۆ خۆش بێخوا زۆر خۆشحاڵم ئینشەڵڵا ئیسا لە نمایشەکانی بۆ لەبەرکردنی ژمارە بزانین چی ئەوە ئینشاءڵڵا دەستت خۆش بێخوا سەرکەوتوو بێخوا ڕێیان خۆشحاڵ بووم